سڵاو خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری دەروون و دیاردە لەگەڵ ئێوەی ئەزیز و خۆشەویست پێکەگەمەوە. دیاردەی ئەم جارەی ئەم بەرنامەیە دیاردەیەکی کۆمەڵایەتی دووبارە بەداخەوە ناشرینی ئەم کۆمەڵگەی بە کورتی هێڵێم کاتێک تاوانبارێک بە تاوانێک سزای لێو ئەگیرێ و گریمان تاوانەکەی سزاکەی بۆ تاوانەکەی 5 ساڵە بێ. دوای ئەوەی کە 5 ساڵەکەش تاواکات و حکمی خۆشی وەرەگرێ ئەگەر لەسەر دزی گیرابێ پشتێتە دەرەوە کۆمەلگە هەر بەو دزە سەیرەکە لە کاتێکە کە باجەکەش یا و 5 ساڵ حکمی خۆی وەرگرتو و ئەگەر لەسەر کوشتن گیرابێ بە هەمان شێوە کۆمەلگە ئاواسەیەکە. لەم بەرنامەیەمە با سێواکەین زانین هۆکاری ئەم سیرکردنی کۆمەلگەیە ئەوەیە ئایا گرتوخانەکانمان تەنها گرتوخانەن و بەناو چاکسازین ئەم ئینسانانە چاک ناکەن یان هۆکارەکە کەسە تاوانبارەکەیە یان دووبارە کۆمەلگا گشتێکەیەکەوە لەو تاوانبارەکات تاوانەکەی دووبارە و سێبارەکاتەوە. هەڵبەتە بە میواناری کاک ئەحمەد نەجمەدین بەڕێوەبەری گشتی چاکسازی کۆمەڵایەتی ناسراو بە دکتۆر ئاری بەخێربێی کاک ئاری هاوار توێژەری کۆمەڵایەتی جەنابی شو بەخێربێی کاک ڕەمزی سەید کەریم مافناس و بە خۆشحاڵیشەوە یەکێک لە لەو بەڕێزانی کە تاوانێکی کردووە لە ڕابردووە و 4 ساڵ باجی تاوانەکەی یاوە و ئێستا ئازاد بووە و نمونەیەکی جوانی ئەم کۆمەڵگەیە جەنابیشان ئامادەن و بەڵام لەسەر ویستی خۆی پێی خۆش نەبوو کە دەم و چاوی دەکەوێت. ببوورە ناتوانم ناو بڵێم لەسەر داوای خۆت جەنابیشت بەخێر بێت و گەورە ڕێزی کاک دەڕۆم. پێم خۆشە بەر لەوەی دەست پێ بکەین و بچینە ناو بەرنامەکەەوە پاکێجێکمان دروست کردووە بینەریە و پاکێجەوی فەرمو. سزادراو ئەو کەسەیە کە سەرپێچی لە یاسا دەکات و لەژێر هەر پاڵنەرێکدا بێت تاوانێک ئەنجام دەدات. پاش دادگاییکردنی ڕەوانەی گرتوخانەکان دەکرێت. ئامانجی هەر گرتوخانەیەک ئەوەیە چاکسازی لە ڕەوشی دەرونی و کۆمەڵایەتی ئەو تاکانەدا بکات کە تاوانیان بەسەردا ساغ بۆتەوە. پێویستە ئامانجەکانی چاکسازی پشت بە بیرۆکەی چارەسەری زانستی و سەردەمیانە ببەستێت. واتە کاتێک کەسەکە گەڕایەوە نێو کۆمەلگا وەکو هاوڵاتیەکی ئاسایی ژیانێکی نوێ دەست پێ بکات و بەو پەڕی بڕوا بەخۆبنەوە ژیان بگۆزەرێنێت. بەڵام کێشەکە ئەوەیە کۆمەلگا وەکو پێویست باوش بۆ ئەو کەسانە ناکاتەوە کە لە بەندیخانەکان ئازاد دەکرێن و سزای یاسایی خۆیان تاو دەکەن. خەڵکی بە چاوێکی کەمتر سەیری ئەو کەسانە دەکەن کە لە بەندیخانەکان ئازاد دەکرێن. ئەمەش وەکو دیاردەیەکی نەریێنی ئێستا لە کۆمەلگایەکەمان تەشەنەی سندووە. هەر بۆیە ئەرچی حکومەت و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیە چاودێری ئەو کەسانە بکەن و کاریان بۆ بدۆزنەوە و بیخەنە سەرکار و لە نێو کۆمەلگادا چاودێریان بکات. لە هەرێمی کوردستان 6 چاکسازی هەیە. لە هەولێر و سلێمانی و دهۆک لە هەر شارێکدا 2 چاکسازی تێدایە. یەکیان چاکسازی گەوران کە بۆ پیاوانی سەر و تەمەنی 18 ساڵیە و یەکیان بۆ ژنان و منداڵان واتە نەوجەوانان. لە سەرجەم چاکسازەکانی هەرێمی کوردستان بە گەوران و ناوجەوانانەوە زیاتر لە 3500 بەندکراو هەن. لە ناوەندەکانی چاکسازیدا گرنگترین کار بۆ بەندکراوان ئەوەیە کە ڕێگە و پلانی باشیان بۆ دامرێت و ئامادە بکرێن بۆ وەرگرتنی ئەزمموی گۆڕان و چاکسازیکردن. بەڵام لە هەرێمی کوردستان زۆر جار بەشێک لە سزادراوان ملکەتی یاساکانی چاکسازی نابن و چاکسازی وەکو شوێنێکی نەرێنی دەبینی. هەر بۆیە ئەرکی ناوەندەکەیە تاوانبار بۆ کاتی ئازادکردنی ئامادە بکات تا بتوانێت بگەڕێتەوە نێو کۆمەلگا و قۆناغەکانی ژیانی داهاتووی بە سەرکەوتووی ببڕێت. ئەگەر پرۆگرامێکی باشورد بۆ بەندکراوان دابنرێت لە وڵاتیش وەکو هۆڵەندا بەهۆی جێبەجێکردنی پلانێکی پتەوی چاکسازی لە 10 ساڵی ڕابردوودا چەندین دامەزراوەی چاکسازی داخراون چونکە ساڵ لە دوای ساڵ ژماری بەندکراوان کەم دەبێتەوە. بۆ نمونە لە ساڵی 2014 ژماری بەندکراوان 50,000 کەس بووە بەڵام لە ساڵی 2015 ئەو ژمارەیە کەم بۆتەوە بۆ 40,000 کەس. بەم هۆیەوە حکومەتی ئەو وڵاتە دەستی کردو بە فرۆشتنی ئەو گرتوخانانی کە چۆڵ بوونە. لە هۆڵەندا ئەو گرتوخانەی پێشتر وان ئاسرا بوون کە بەندکراوان تیشکی خۆر نابینن ئێستا گۆڕاون بۆ هۆتێل و
کتێبخانە و ئۆفیس و شوێنی وەرزشکردن. دووبارە بەخێر بێن، خۆشحاڵ بووم، هیوادارم ئەم بەرنامەیەش وەک بەرنامەکانی ڕابردوومان شتێک بە کۆمەڵگە بین و چارەسەرێکیشمان پێبین. وەکو خۆشم هیوادارم پێما بێ نمونەیەکمان یەکێک لە زیندانەکانی وەختی خۆی لە سلەیمانیە ساکراوە بە پارچی دایک، بەڵامەوەتا لە هۆڵەندا چەندین زیندان داخرێت. کاک ئەحمەد جەنابەت وەکو بەڕێوەبەری گشتی گرتوخانەکان چاکسازیە کۆمەڵایەتەکان ئاستی ینی با ڕاشکاو بین گرتوخانەمانەیە لە کوردستانایان سنتری چاکسازیمانەیە. سوپاسەکەین سوپاس بۆ بەرنامەکەت. بڵێ لە هەرێمی کوردستان چاکسازیمان هەیە، بەرەوبەرایەتەکانی چاکسازیمان هەیە، لەبەر ئەوەی بەپێی ئەو توانەیە کە هەمانە، چونکە چاکسازیکردن خۆی نسبیە مطلق نییە. باش بەپێی ئەو ئیمکانەتێک کە هەمانە بەرنامەی چاکسازیکردنمان هەیە لە هەموو بەرەوبەرایەتەکان. بۆ نمونە خوێندن هەیە، هەر وەکو کە بەڕێستان بدایت ئیشارەت پێدا کە هەوڵ بدرێت کە کەسەکان دیار نەبن لە ناو کۆمەلگا. ئێمە قوتابخانەمان هەیە کە تا مەرحەلەی کۆلیژ ڕۆیشتووە، هەتا کەسی وایە ماستەری وەرگتووە. ئێستا 14 کەسمان لە کۆلیژ و پەیمانگاکانن. یەک لە فاکتەرەکانی کە چاکسازیکردنە خوێندنە. باشە میکانیزمەکەی چۆن چۆنیە کاچێتە پەیمانگا و ئێمە ئێستا لە هەموو چاکسازیەکان خوێندنگامان هەیە، هەتا پۆلی 12 جگە لە سلەیمانی تا پۆلی 9مان هەیە، لە هەولێر و لە دهۆک تا پۆلی 12مان هەیە کە پۆلی 12 ئیمتیحانی دایەوە. ئێمە ڕەزامەندیمان وەرگتووە لە وەزارەتی خوێنی باڵە کە لە 100 ئیمتیحان داتەوە. ئێستا قوتابیمان هەیە، خوێندکارمان هەیە لە زانکۆکان. آخر چۆنیە مەسەن پۆلیس ئەی باتە خوێن و ئەی گەڕێنێتەوە یان نەخێر ڕۆژانە ناچێتە محازەرە، لەسەر 100 ئیمتیحانەداتەوە. ینی بەڵامەکانی لەلایە بێ مامۆستا، بەڵام هەوڵ ئەدا مەلزەمە وەربگری و هەوڵ ئەدا هاوکاری داوا بکە بۆ ئەوەی مادەکە بزانێت، بەڵام ئیمتیحانەکە کەس هاوکاری ناکە خۆی دەرەچێت. دەستخۆش کاک ڕەمزی جەنابەت پێم خۆشە وەکو مافناسێک ڕخنەی جددیمان پێ بڵێ و ڕخنەی منتەقیمان پێ بڵێ. مەسەلەن لە ناو گرتوخانەکانیشە من بۆ خۆم بینیومە بەڕێزێکی هونەرمەندمان بە تاوانێ گیرا بوو چوین. من لە ناو گرتوخانەی شاری سلەیمانیە ژوورێکم بینی پێم وا بوو ئوتێلی پێنجەستێرەیە و لەت کراوەخراوەتە ئێوە هی بەڕێزێک بوو، هی بەڕێزێک بوو بە تاوانێکی زۆر قورسیش گیرا بوو. ئەم نەعەدالەتیە چیە لە ناو زیندانەکانە؟ کاک دەروون ئەگەر ئێمە بین قسە لەسەر ئەوە بکەین کە بۆچی ئەو کەسێک کە لە دوای زیندان ینی دوای ئەوەی پرۆسی چاکسازی تەواوەکە و دێتە ناو کۆمەلگا قوبولی ناکە، بەیان بۆچی زیندانەکان قەرەباڵغن و زۆر جارە قەرەباڵغی ڕەنگە جۆرێک لە ناعەدالەتی ناوسەنجی دروستکە ئەبێت تۆزێ زیاتر بگەڕێنەوە دواوە بینە قۆناغی سەرەتایی پرۆسی لێکۆڵینەوە ئەوەی کە ڕەبتی بە قانونەوە هەیە. تا ئێستا لە هەرێمی کوردستان و عێراق قانونێکمانەیە بە ناوی یاسای سزادانی عراقی. ئەو یاسایە مێژوکەی نیو سەدە پێشێستایە، ینی نیو سەدە پێشێستا ساڵی 1969 5 ساڵ پێش نووسینەوە یاسایە دوو کودەتایی زۆر خوێناوی لە عراق ڕوویداوە. ینی ئەو ساڵی کە یاسای سزادانی عراقی لێ نووسراوەتەوە 10 ساڵی خوێناوی بۆ لە مێژووی عراقدا، بەڵام تا ئێستا نیو سەدە جیل لە دوای جیل بەپێی ناوەڕۆکی ئەم یاسایە خەڵک دەدخێتەوە زیندان و سزای بۆ دەبڕێتەوە. بنمونە غەرامە هەیە لە ساڵی 1969 نووسراوەتەوە، غەرامەکە قیمەتی 200 دینارە. 200 دینارە و کات لە بەغدای پایتەخت عقارێکی پێدات، بەڵام ئێستا پیاڵێک چای پێ نایە. ینی نەعەدالەت ینی ناهاوسەنجێکی تەواو جیاواز هەیە. خۆناغی 1969 لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی اقتصادی تەواو جیاوازە لەگەڵ 2010. هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان بەڕاستی نازانم هۆکارەکەی چییە، بۆ ناین ئێمە دەست بدەین بەوەی کە جۆری یاساکانمان بگۆڕین. بۆچی زیندانەکانمان یان لە قۆناغی لێکۆڵینەوە ئەوەندە خەڵک دەخرێتە احتیجاج، ینی ماوەیەک دەست بەسەرەکرێتەوەکەی دۆسیەکەی لا یەکرێتەوە پاشان نەخرێتە زیندان. ئەو کەمیە ئەو بڕێ کە زۆر جار بۆ حکومێکی دیاریکراوە درێ مدەی 15 ساڵ 10 ساڵ ئینسانەکە تووشی شۆکەکە، خێزانەکە دەخاتە بەردەم هەڵوەشانەوە، بنەماڵەکەی
هەمووی سەرگەردانەکە مەبدەیەکی دەستوری جوانە لە عێراقا ئەڵێ دایما بێ سزا کە ئەبرێتەوە بۆ کەسێک سزاکە شخصی بێ ئامنە شخصیە بەڵام ئایا شخصیە لە واقع نەخێر ڕەنگە ئەو کەسێک کاتوتە ناو زیندان سەرچاوی بژێوی بنە ماڵەکەی بی لەو حاڵەتەدا ئەگەر کۆڵێک ماڵ و منداڵی هەبێ دامان نەمانەوەش مەسیری و منداڵانە لەمایە 10 ساڵ 15 ساڵە چی بەسەردیە باشە بەڵام ئەوە تۆزێک وەڵامێکی منتەقی نییە مەسەلەن کەسێک کە تاوانەکە بەڕێزێک مەسەلەن ئینسانێک کاڵەسێ بە تاوانێک خۆ ناکرێت لە بەرخاتری ماڵ و مناڵەکەی نانە ئەمە کاک دەروون هەمومان بڕاندووماتانەوە ئەوەمان بڕاندوێتەوە کە دەبێت ئەو کەسەی تاوانێک دەکا سزاکەی وەرگێ بەڵام زۆر و کەمیەی سزا ئەبێ لەگەڵ پرەنسیپە نێودەوڵەتیەکانی نوێ بگونجێ ئێستا لە دنیا کە باسی بۆ نمونە هۆڵەنداتان کرد زۆر یەک لەو سزانیان سزای بەدیلن ینی جێگرەوەن لە جیاتی ئەو کەسە بۆ نمونە بۆ ماوەی ساڵێک یان 2 ساڵ بخرێتە زیندانێک لە جیاتی ئەوە دەخرێتە منفعەیەکی اجتماعی ینی کارێکی کۆمەڵایەتی لە شوێنێک خزمەتێک دەکا بۆ ئەو مدەتە هەم هەست دەکا کە تاوانێکی کردووە هەم ئەوەی خزمەتێکی کۆمەڵایەتی پێشکەشەکە مەقصود ئەوە نییە کە ئێمە قسە لەسەر ئەو بوعدە کۆمەڵایەتی دەکەین ئەوەیە کەسەکە دەرباسکەین ڕاستە نەخێر ینی جەناب دەڵی هەڵبژاردەی تر هەبێ بۆ سزادان نەک لەوەی کە لە چوار دیوارە هەیە کاک دەروون هەیە ئێستا لەم دەوروبەری خۆمان باشە لە کوردستانە چی بکرانی ئیش بۆ خەڵکی دەرەوە نییە لەکوێ ئیش بۆ بەندکرایەک بدۆزێتەوە کاک ئەحمەد کێشەی سەرەکی چییە کاتێک کە یەکێک کەوتەنە زیندان ئەگەر بۆ ڕۆژێک بیان بۆ ساڵێک بێ لای کۆمەلگا فەرق ناکە بەڵام هەندێک بەدایل هەیە دەکرێت وەکو تەدابیر وەکو ڕێگە چارە هەنگاوی بۆ بنەی نێڵێنەوە کەسە بێتە ناو زیندان زۆر جار بە کەفاالەیە ئەوە بێ قانونەکە بگۆڕین یان زۆر جار ئەو مدەتێکە وەکو گوتم لە باتی ئەوی بخرێتە ئەو شوێنە دەکرێت بە بەدایلی تر بگەڕین حالەتێکمانەیە لە قانون یاسای سزادانی عراقی پێڵێن ڕاگررتنی سزا ئەو کەسەی کە پەرێزی پاکە ینی پاشینەکەی پاکە ساڵێکی حکمی بۆ دەبڕێتەوە دەسەڵات دراوە بە دادوەری کەیسەکە نەی خاتە ناو زیندان سزاکەی بۆ ڕاگرێ 3 ساڵ دەیخاتە ژێر چاودێری بۆی لەو قۆناغەدا چاودێری بکرێ ئەگەر هات و تاوانێکی ئەنجامدا تاوان یەکەمی بەگوزار وەرە باش کاک ئەحمەد ئەم قسانەی کاگرەمزی کردی هەمووی قسەی زۆر منتەقیە قسەی زۆر ڕێک و پێکە بەڵام ئێمە با تۆزی خۆمان لە واقع لانەی ئێمە لە کوردستان ئاژین ئەو قسانە یان ئەو ڕێنمایانە یان ئەو پرانسیبانەی کە جەنابی باسی کرد ئەلوێ لە کوردستانە ئەوەی کاک ڕەمزی باسەکە منطقی ئیشکردن ئەوهای فیانن باش بەڵام چۆن ئەبی ئەوە ناکرێت ئێمە یەکسەر تەنفیزیکن دەبێ هەوڵ بدرێ دەڕێگا قانونیەکەیەوە تعدیلی قوانینەکانمان بکەین و هەروەها ئیش بکەین بۆ ئەوەی جێگرەوەی عقوبە کە ئێمە ئێستا ئیشی لەسەرەکەن لەگەڵ یونیسف ڕێکخراوی یونیسف و هەروەها سوودیەکانیش هاوکاریان کردین کە سەفەرێکی گروپێکیش لە دادوەران و لە داواکارانی گشتی و لە توێژەرانی کۆمەڵایەتی چون سەردانی سوودیان کردو تەجروبەی سوودیشان بینی لە نزیکەوە ئەوەی کاک ڕەمزی باسەکە بێگومان پێویستە ئێمە بە یاساکاندا بچینەوە بۆ ئەوە ینی ئێستا جەناب بە بەڕێوەبەری گشتی ئێستا ئەوە بە بەڕێوەبەری گشتی ناکرێت بە وەزارەتەکەشم ناکرێت ئەوە دەبێ ئیلا لە ڕێگای پەرلەمانەوە بێ دەبێ ئەو قانونانە لە ڕێگا پەرلەمانەوە تعدیل بکرێن لە ڕێگا پەرلەمانەوە ڕەزامەندی بدرێت لەسەر قانونی تازە کە ئەویش جێگرەوەی عقوبەیە یعنی کە لە جاتی ئەوەی کە عقوبەکە هەمووی بەسەر ببە بۆ نمونە مامۆستایەکی زانکۆیە حادیسەیەکی سیارەی کردە لە جاتی ئەوەی بیبێ ناو سجن بیبیت بەبێ بەرامبەر دەرچی پێ بڵێەوە باش جەناب باسی ئەڵبەتە ئێمە خەتی گشتی بەرنامەکەمان لەسەر یەک خاڵە ئینسانێک کە تاوانێکەکات بۆ ئەچێتەوە دەرەوەی کۆمەلگا هەر بە تاوان باش من حەزم لێ ئەگەر ئیجازەم پێ بدە من لەسەر ئەوەش قسە بکەم باش قساکەین ئێستا قساکەین بەڵام نامێ نمونە زیینۆکە فرامۆشکەی من قسەکەم لەوایە بەعزێ بەڕێسەیە مەسەرەن بە تۆمەتی دزی گیراوە بەڵام کە چۆتە دەرەوە فێری مادی هۆشبەریش بۆ لە سژنا ینی جەنابەت باسیەوەکەی کتێبخانەمان هەیە نازانم خوێنکارە توانێت بخوێنێ و هۆڵی ئەوەمانێ بەڵام خۆڵی مادی هۆشبەریشتان هەیە باش جواب بمێرۆ با بچمە لای میوانە زیینۆکەم ئەگەر ناوەکەتم لە دەم دەرچوو دوای تووتە خەمە سەر یعنی ئاتیادی وەریگرە جەنابەت دووبارە بەخێر بی تۆ نمونێکی زیینوی جوانیت بۆ ئێمە کە تشریفێناوە
بۆ ناو ستۆدیۆکەمان قسەکەی من لەوایە نازانم منە لە خۆمەوە قسەیەکەم کرد هەر لە خۆمەوە نا هەڵبەتە شتێکم وەرگرتووە کەوتم خەڵگەیە بە تۆمەتی دزی گیراوە بەڵام کە چۆتە دەرەوە فێری حەپ و هەندێک دەرمانی هۆشبەریش بووە حقیقەتی ئەو قسەی من هەیە بە تەکید کاک دەروون خۆم چەند ساڵەکە لە زیندان بووم چەند ساڵ ئەفوم 4 ساڵ لە زیندان دانیشتوم باش ینی واقعەکەی وێندەرم هەموو دیتە بە چاوی خۆم باشە ئەوانی کە مەسەرن لەسەر دزی گیرابن یان لەسەر قەتل یان لەسەر هەر تاوانێک یان لەسەر مادەی هۆشبەر تێکەڵن لە ناو زیندان هەمویان تێکەڵ کرایە مادەکان ئێستا مەسەلەن ینی بۆ نمونە کەسێکە لەسەر دزی گیراوە کەسێک لەسەر تاوان گیراوە کەسێک مامۆسایکی زانکۆ دەردی کاک ئەحمەد وتی چوزانم لە کەسێکیاوە ینی هەمووی تێکەڵ بە تەکید یەکتری دەبینی مەسەلەن برادراتی لە بینیان هەیە لە ناوێ قەحاپێکەوەنا لە ناوێ کۆڵ ئەتوانم بزانم هۆکاریگرتنەکەی خۆچی بۆ ئەتوانی نێڵیت ینی کێشەشی کۆمەڵایەتی بوو ئۆکەی باشە نەسیحەتی تۆ چییە ینی تا ڕوبەڕوو لەگەڵ کاک ئەحمەدی بەڕێوەبەری گشتی گرتوخانەکان مەسەلەن کاک ڕەمزی وەکو مافناز لێرەیە و کاک ئاریژ وەکو توێژەری کۆمەڵایەتی لێرەیە نەسیحەتی تۆ چیە کەسمان بەقەر تۆ لەناو واقعەکانی وایە کاک ئاری بەخوای کارەساتی باس کرد تێکەڵکردنی ئەو شتانە چون پێم وانە مرۆڤ تێکەڵبوونی تاوانەکان وەکو چێشتی مجێوری مام هەژار سیر بکرێ و دوایوەرە لە یەکی جیاب کەرەوە بۆیە ممکنە زۆرێکەوەی کە ئاماژەت پێی کرد ئەمە بۆ خۆی یەکێکە لەو تاوانانە ئێماگەر ناویمان چاکسازیە چاکسازیەکەمان لەکوێیە من نمونەیەکی زوندووە ممکنە زۆربەی زۆری ناو گرتوخانەکان ئەمانەن چۆن دەکرێت یەکێک لەسەر مادەی هۆشبەر و ینی من بەوە چوم کابراوتنی چوم ڕیشم تاشم شوارە بشم لەسەردانە یان چون بۆ کەباب خواردن دوو لە ڕووی جەنابتەوە داخکردن بوو یعنی ئەمە بەداخەوە مرۆڤ لەم کۆمەلگای ئێمە باشە ئێوە ئەمەی ئەم قسانی کە کاکە کردی ئەوەکو پێم وتی ناوەکە مەگەروت دوای سانسۆری خینە سەر ئەو قسانەی کە کاکە کردی بیست بوتان پێشتریان درکتان پێ کرده بوو و ئەگەر ئێستا بیستوتانە ئیشی چی لەسەرەکە من لێتی نەشارمە چون من واقعبین بە من لە مەجای حکوومەت کار ناکەم لە ناو وزارەتی کار و ئەمانە تاکو ئیشی لەسەر بکەم ممکنە منیش لێ وایمە هەروەکو ئەو بە ڕێزانەوە وای بۆچی ئەمە با واقع بین بە من باش بەڵام کاری پیشەیی خۆم توێژەری کۆمەڵایەتی ئەوە ئیشی توێژەری کۆمەڵایەتیە ئەگەمە لە وزارەتی کار کۆمەڵێکی زۆر توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونیمان تۆ کەی بەربووی تو کەی جیرای دوو مانگە بەربوومە بۆ لێبوردنە گشتەی ئێستا لە سێجی دوێ نەوەت ژووری سزادراوان هەیە نەوەت ژووری هەیە لە محەتا دوانزە قاعە هەبوو یعنی ئێستا هەمووی تەسنیف کراوە مەمەڕەکان مەمەڕی ئیعدام بەجیا مادە هۆشبەرەکان بەجیا قەتڵ بەجیا هەمووی بەجیایە بەڵام لە ئەسنای ئیشکردن لەو فەرزنا نان خواردن بی ئیشکردن بی یاریکردن بی ئەگەر یەکتر ببینن لەو حاڵەتە ئەگەرنا مادەکان یەکتر نبینن مەگەر کەسێک مخالفاتی قەلیان بکەن ئەوەی یەک ئەگەر ئیجازەم بدەیت ئەوەی ئەو باسەکە من ناڵێم مادەی هۆشبەر نەچووتە ژۆرەوە کە لە هەموو دنیا هەوڵ ئەدرێ مادەی هۆشبەر بچیتە ژوورەوە چۆنیەچێتە ژوورەوە ینی ئەوە تاڵێوەنی لە ناو سجنا هەیە لە دەروی سجنا نیە ینی دەرگاری لە دەروی لە دەروی سجن بە ئەتنان هەیە بە تەن هەیە بەڵام لەوێ لەوانەیە یەکێک بە دزی دوورمە بینە هاوکاری هەبی کە بباتە ژوورەوە هەوڵ لە ئەسنای موازەهەکان ئەچێتە مونەت بۆ بین حەزم لێ ئەوەی مجتەماعە مجتەماع ئاگاداربی لە کێشەکان لە جاتیەوەی کە تۆ ینی بە جۆرە ناڵم دیفاع لە حاڵەتەکان دیفاعێک شەرعێتی تێ بەڵام کابرا چۆتە ژوورەوە بۆ چاکسازی چۆتە ژوورەوە لەسەر دزی گیراوە قوبەی دزەکەی بە بەڵام معقولەکە هاتە دەرەوە من ناڵێم ناچێتە ژوورەوە لە هەموو دنیا محاولەکرێ احتیمالە ئێستا شەبیلە بەڵام محاولاتێک بەبەستم ئەوەیە واقعەکە بڕوون بکەمەوە محاولاتی ژن هەیە بەخۆی هەڵەگرێ مادەی هۆشبەر لێ گیراوە ئێستا نمونەمان هەیە لە ئاسایش تاقیق دەگەڕێکرێ لە سلێمان باش کاگرم پیا هەیە بەخۆی هەڵەگرێ ئەیباتە ژوورەوە کە 24 سعات ناهڵێم چیتە ژوورەوە سزادراوە تەماشاکەن لە کۆمی داناوە کاگرمزی بە کوردی عفو بە کورتی نەتیجەم بەرەیانی کاکە دەروون نابێمە لە بایەخی هەوڵ و ماندووبوونی سەدان کارمەندی ناو چاکسازیەکان باسی ئەوە ناکەین ئێمە هەمیشە بەرنامەکەم باسیەوە کە ماندووبوونی کاک ئەحمەد و کارمەندەکانی بەرزە نرخێنین بەڵام
یەکەم و کوڕی هەبێت ئەوە ئەنجامەکەیەتی ینی ئەمە ئەم بەڕێزە بە سەلامەتی بەدایان کاک بەدایان کەسی تر بە سەلامەتی زیندانەکانی دنیا لە زۆربەی زیندانەکانی دنیا من خەڵکەیە ناسم کوردی خۆمانە لە ئەمریکا بە پۆلیسی گەیشتۆتە مرتبەی کاپتن ینی مدیری سجن لە ئەمریکا خۆی بۆ منی باس کردووە لە ئەمریکا و حاڵەتانە هەیە چەندان حاڵەتە بۆ خەڵکە بووە لە ژوورەوالی گرتووە نەزیف بووە بەڵام ئەوە واقعەکە هەیە ینی ئەوە نییە بەستەنها لە کوردستانە باش مووقعەکە بۆی دێ و شتێکی واردە بەڵام چۆن بۆی بێیانی شوێنەکە ملائیمە بۆی کە هەوڵ بدرێ بۆی بێ بەڵام تۆ سەری کە ئەمریکا خۆ دەزانی وڵاتێکی گەوری پڕ لە تاوانی جەمعێتێکی زۆر نفوسێکی زۆر وڵاتی مافیا و یەک دنیا باندی مافیا بەڵام سلەیمانی هەولێر و دووهۆک لە چاو ئەوە چۆنە بێش حالەتە بووە لە ئەوەی کە ئێمە ئاگادانی لە نێزیکەوە بەدایان حالەت چەند هەزار سجن هەیە کاک ئەحمەد لە کوردستانە ئێستا حالیان دوای ئەفەکە نزیکەی 3500 سزادراوماوە ئێستا باوە لە ناو گرتوخانەکانە ینی 3500 سزادرا و قورسە کۆنتترۆلکردنی کاگاری من پێم وایە نەخێر من ببوورە با تۆڕەکەمان نەچێت سەرەوە مەسەرەن تاوانبارکردنی کارمەندێک یا لەسەر برینەکانمان خۆی بزەبت ئێشی کاری توێژەری کۆمەڵایەتی برینەکانە ممکنە زۆر جا لای کۆمەلگا کەسێکی نامۆ بێت توێژەری کۆمەڵاتیان زۆر جا خۆشەویست نەبێیان لە لایەن دەسەڵاتدارەکان بۆ چون دقیقەن دەسەنە ئەڵێ ئێرەیە برینەکە ممکنە هەنێک جار بیکولێنێتەوە بۆی کە من پێم وان نییە نەخێر ئێمە ئەگەر ئەوەی کە کاک ئەحمەدیش ئاماژەی پێکرد ئەگەر ئێمەیەک من یەک جارە سەردانی گرتوخانەیەکم کرد بۆ لای نەفرێک باڕم پێ بکەوە نە پشکنیمە هەر تۆبەمی مەرگم کرد تم هەتا جارێکی تر ئەگەر کەسێکی زۆر نزیکشم ناسمە گرتوخانە ئەی چۆن ئەمە دەڕوا ئەمە خۆ هەموو خەڵکێک لە ڕێی بابڵی مەخرەجی لە ڕووی کۆم و ئەوانەوە نایباتە ژوورەوە ئەمە دەبێت دەسەڵات بەرپرسە چون ئێمە زۆر جار ئێمە کە باسی چاکسازیەکەین دەبێت بێ بزان جارە ئەسڵن تاوان بۆ تاوانبارە چون هەموو مرۆڤێک کە دێتە دنیاوە کەسێکی تاوانبار نییە لە لای علەمای نەفس ئیجتیماع هەنێک لە فەلسەفەیش باسی ئەوە دەکەن کە کەسێکی ئاساییە کەسێکی نۆرمەڵە ئەو ژینگە و بیئەی کە تایە ئەژێ تاوانبارێکات ممکنە زۆر جار دەسەڵات تاوانبارە لەوەی کە یەکێکە کاتە تاوانبار چون بژێوی ژیانی نییە سەر قڕی سەری خۆی بەکوێ بکات دەبێت ناچار بڕە بژەیەکی ژیان دەبێت بڕات زیێک من ئەمە هاندانێک نییە بەڵام ئەمە بۆ خۆی دیوێکە بەڵام بتوێ بێ بڵێ وڵا ڕێ نییە یاخود ناتوانین نەخێر دەتوانین دەبێ بێ ئەو ڕێگانی کە بۆی دانرێ ڕێگای دروست بن ئەو کەسانی کە لێ دانرێن ممکنە بڕۆی سەر لە گرتوخانەیەک ئەوەی کە لە بەردەرگایانەوە 30 ساڵە لە گرتوخانەیە هەر بۆتە ماڵی یەکەمی لە گرتووە دەی ئەوە لەوێ بێتتر بە مروری زەمن من و کاک ئەحمەد لە دایرەک 30 ساڵ بەیەکەوە بینتر ئەو هیچ شتێک لەیەک ناشارینەوە ممکنە زۆر شتیشەیە بیکەین نێڵی کەسیش بیزانانی ئەمەش بۆ خۆی ڕێگە خۆشکەرێکە بۆی ڕێگاکە خۆشکەین و ناتوانین بە ئاسانی باش کاکە با بڵێ پێ بڵێم کاکە ژوورەکان بۆ چەند کەس کرا و چەند کەسی تایە ئەوەی کە من ئاگادارم کە بیدایەتی ئەو بینایە دروستکرا هەر ژووری هەشت قەلوێلەی لێبوو ینی ژووری بۆ 8 کەس ئەو ڕۆژێک کە ئازاد بووم 27 کەس لە قاعی من بوو ئەو قاعی کە ئەمە لێ بووم 27 کەسی تێدا بوو ینی هەموو قاعەکان ئەوها هیچ قاعی لە 22 کەسی تۆ ئەتوانی کەیسەکانیمان پێ بڵێ چی و چی تیا بوو بە تێکەڵی چونکە کاک ئەحمەد ڕەنگە کاک ئەحمەد وتی ینی جامان کردوونەوە قاوشی ئەعدام جایە قاوشی ئەوە جایە قاوشیەوە ئەتوانی پێم بڵێ ئەو 28 کەسە مەسەلەن هینەکانتان مادەکانتان مادەی قەتڵ و تیرۆری تێدا بوو ئەو قاعی ئەمە لێ بووم قەتڵ لەگەر تیرۆر ینی قەتڵ و تیرۆر بێکەوە بووە لەو قاعەکە باشە لەو 28 کەسە چەندتان کەمتر مادەی هۆشبەر ببوون ئەو مادانی کێتە ژوورەوە وڵات 4 کەسی تێدا بوو بەکاری دێنە لەو ژوورێک کە ئەمنی لێ بووم 4 کەس باشە ئەو 4 کەسە لە ناو گرتوخانەکە فێر ببوونیان هەروە بەتەکیید لە ناو گرتوخانە ئەوانەی دەرێ خۆ نازان مەسەرەن ئێستا لە دەرێ بەکاری بینن دێ لەو گرتوخانەیە فێری دەبی نەوەی مادەکان چی بوو زیاتر حەب بەکار دەهات لێ حەب بەکارەوە بەرێ و ئەوی دیشم دیت نازم بە چەرخی باشە کە سوکاری تۆ عادەتەن کە هاتن بۆلات بەڵێ ینی بەو تەفتیشا ڕۆشتن کە گاگاری باسی بەتەکیید تەفتیشەکەیان زۆر توندا بە تەفتیشیش ناتوانێت دیواری حوشەکە زۆر بەرز نییە بڵێ هەڵی نایەن بە دیوارش دانایەتە ژۆرە ئەگەر کارمەند دەستی لەگەر نەبی هیچ کاتێک دنکەک داخل نابی کاک ئەحمەد ئیجراعاتی تۆ چییە بێ لێرە زۆر ڕاستەکات ئەگەر کاربند هاوکارت نەبیت زۆر زەحمەتە ئەو شتانە ئێمە ناکری لێرە لەو بەرنمەیە باس بم گۆڕانکاریەکانمان کە کردووە ئێمە زۆر گۆڕانکاریمان کردووە
خەڵک نەقلکردن لە خەڵک لادەن لە زۆر شت کە گومانمان هەیە بەڵام گومانەکان ساخ نەبووتەوە ئەوەی ئەو برادرە باسەکە سەکەی زۆر ڕاستە دەبێ هاوکارێکی هەبێ کە بتوانانی شتەکان بگەێنێ بەڵام من یەک پرسیار لەو بەڕێزە ئەەکەم کە پیرۆزبایلی ئەەکەم کە ئازاد بووە کە ئەوەندە دڵسۆزە بۆ هەوری نادا لە ڕێگای توێژرانی کۆمەڵایەتی سی توێژەری کۆمەڵایەتی لەوێ کارەکە کە ئاچن لەوێ هاوکاری ئەو بەڕێزن ئەو بەڕێزە بوونە لە زۆر مناسبە چاوی پێکەوتن بۆ نەیگوتووە ئەرێ من دڵسۆزی ئەو میلەتەم لە داهاتوش ئەسمە بەرنمەیەک ئەگەر تەکلیفم کرد وەرن لەو ژوورە ئەوە تاجری مخدراتی لێ هەوڵدەن مخدر بە ئەو قسانە و نەکردووە بۆ کەسی کردیتم و ئیزراعاتیشان لەگەر کرایە چەند کەس لەسەر دەستی من توش بوون بە ئیزراعاتی قانونی لەوێندەر بەڵام عادەتەن کاگ ئەحمەد ئەگەر تۆزێک ڕاشکاو بین مەسەڵەن کاتێک گرتوویەکە گیرێ زۆر ئەترسێ لە سیڤەکەی خۆی زۆر لە مەکانی خۆی و ئەترسێ لەوەی ئەگەر قسێ بک بنەوەی خۆ دەزانی مەزاجی کاک دەڕۆن سزادراو لە ناو تاکسازەکان لەبەرەوەی توێژەری کۆمەڵاتی ئەو بەڕێزەش ئەزانی زۆر ئاموشوویەکە زۆر لە یەک نزیکە بن خواردنیان بۆ بڕخواردنە بن وەکو ڕەفاقەت لەیان دێ خۆشەویستی دروستە بی لە بینیان و خۆشەویستی بۆ دائیرەکەش و بۆ کۆمەلگاشی دروستە بی ئەو سزادراوانەی کە ئازاد دەبن ئەو سزادراوان لەوێن خەڵک بەنامۆی تەماشانەکە ئەو سزادراوانش وەکو ئێمە ئینسانن کاک دەروون من پێم خۆش بوو بۆ ئەوەی کاکاری باسی کرد بۆ ئەوەی کۆمەلگا معاملەیەکی تر لەگەڵ سزادراوەکەم کە ئازاد دەبن من پێم خۆشە تەئیدی قسەکەی کاکاری بکەم کە زۆر ڕاستە بەڵام ئیزافەیەکم هەیە من پێم وایە چاکسازیکردن بەستەنها وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و بەروبەرایەتی گشتی چاکسازی لێ مەسئولیە قسەکە ئەوەیە ئەو وێنەی کە دروست بۆ لای خەڵک هۆکاری ئەو شتە خەتەرانەیە کە جەنابیان باسیەکە مەسەلەن کەسێک کە چۆتە ژوورەوە بۆ ناو گرتوخانەیەک ئێستا بەڕێزیان پیاوێکی خۆشببختانە ئیسیغلالی ئەو کاتەی کردووە لە گرتوخانەکە و خوێنێتی و دەردی خۆی ئەڵێ تەسەوری کۆمەلگەم لەسەر خۆم گۆڕی بەڵام ئەو عقل میوانی بوو ئەی خۆوانی تر عقل میوانی نییە خۆی سزایەکی هەیە و زایدە لە ناو گرتوخانەکانیشە زۆر موئهل لە زۆر ڕێخۆشخەرێ بۆی کە ئینسان خۆی بێهۆش کاک دەروون لە ناو مجتەمەعیش خەڵکی عاقل و خەڵکی کە خۆی پێگەینێ نسبیە لە ناو مجتەمەع لە جیرانەکانی لە کەسوکات هەمیان پێگەیشتون هەمیان پێ نەگەیشتون چەند کەسانێک پێ بەڵام هەر گرتوویەک بەر بوو هەر گرتوویەک بەر بوو ئازاد کرا لە گرتوخانە ئازاد کرا و خۆشببختانە ئینسانێکی کامڵ و ڕێکوپێک و کۆمەلگە هەستی بە جیاوازی کردانێ دوانسیان 4-5 وردە دەتەسەوری کۆمەلگەش لەسەر شتێکی بەڵام کە لە ناو سجن فێری مادەی هۆشبەر بێ و لە ناو سجن فێری شەڕەشەق بێ و فێری ئەگەر ئیجازە بدەیت چەند کەس فێرە بێ من پێم وایە نسبیە لەوانەیە کەسانێکە لەبەر ئەوەی کە ئەچێ ناو سجن کاک دەروون لەوێ کەسەکە هەز بە خەمەوچی ئەکا هەز بە بێتاقەتێک پەنا بۆ هەموو شتێکە بە بێ ئاگا ببی پەنا بۆ ئەبا بۆ ئەوەی بەدەستی کەوی بادێ مخدر ئەو بەڕێزە کە باسی کرد 4 کەسی باز کرد لە 27 کەسی محاوەرەی کردیا لەو ئەوش دڵسۆزی خۆی نواندیە دیارە بەڕاستی کە خۆی باسی کرد دەستخۆشی لێ یەکەم بەڵام ئەو خوێندنە ئەو چالاکیانی کە ئەکرێ ئەو توێژەرانی کۆمەڵاتی کە کارەکەن ئاساریان دروست کردێ لە ناو بیرکردنەوەی سزادراوەکانیش بە شێوەیەکی نسبی ئەبینین کە ئەوانەی کە لە فێری تریاکە بن بەڵام کەسانێکی شوێنە فێرە ئەخلاقی باش بوونە هاتوونەتەوە بەڵام من یەک لە حەزاکەی زازم بدەیت من پێم باشە هەر سزادراوێک کە ئازادەبی خەڵک بە گوڵبارانی بکە و بە گوڵ بچی پێشوازی لێ بکە بەڕاستی مجتەمع وەزیفەی مجتەمع ئەو دە بە چاوێکی ئینسانێکی ئاسایی تەماشای باشۆک و ئازاد بووە لە ڕووی یاساییەوە کاک ڕەمزی جۆت لەم قسانە بوو یانی کەم تا زۆر کاگاری ینی جۆرێک لە جۆرەکان ینی ڕای وەستانووی لەسەر لە شوێنێکە لە ڕووی یاساییەوە کەم و کوڕێکە لە چوابینی بە کورتی دەبێت ئەمە سەرەتا باسی ئەوە بکەین چۆن معالەجێ و حاڵەتە ئەکرێ لە حالەتی ڕوودانی کارێکی لەو جۆرە کە تاوانە بۆ خۆی بەکارێنانی مادەی هۆشبەر ئەوەی کە لە ناو چاکسازی شار هاوڵاتیە وڵاتەیە هەر مەسئولیەتی قانونی بەرامبەر قەزا و قانون هەر بەردەوام هەیە ئەگەر کارمەندیش نەبینێ ئەو دەبێت پەرۆژ بێ بیبینێ و مەسئولیەتیشی هەیە لە بەردەم یاسا ئیبلاغ ناکە حاڵەتەکە ئاگاداری سەر و خۆی ناکە و لەو حاڵەتەداوە واجبێکی کارمەندەکانیشە لە حالەتی ڕاستکردن و گرتنی حاڵەتی لۆ جۆرە بێ کەیسەکە بدرێتە دادگا وەکو قەزەیەکی مستەقل دووبارە دادگا لە قۆناغی لێکۆڵینەوە کەمە پرسی لە دەسەڵاتی ئاساییشە دووبارە بێ لێکۆڵینەوە بکە
حالەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر بگاتە سەرەدای ئەوەی کە چۆنی ئەم مادەیە گەیشتۆتە ژۆرە و چۆن بەکارهێنرا و مقصیر و باشە لە ڕووی یاساییەوە جەنابەت ئەوە نیە بەڵێ. تاقیق و شت بەڵێ. زۆر ئەبینیتەوە قورسە ئەم شتە کامێرا هەیە ئەشێئا هەیە چوزانم کاتی سەردانیکردنی مۆزەف وازەحە ئەوەی وەکو کاگەحمد گوتی مۆزۆی ئەوەی کە کارمەند ئەگەر هاوکار بێ ینی کێشەیە کارمەند ئەگەر هاوکار بێ بەڵام بۆ ڕستکردنی دەکرێت ئیسیفادە لەو ئیخباریانە وەربژیرێت کە لە ژوورەوە زیندانیان دەیدەن بەڕێزێکی ئاواگەر چێش کات لە شتێک و بۆنی ئەوەی لێ بکرێت کە ئەم شکاتی کردووە ڕەنگە بێکەس کوژی بکەن لە سژن ئەمە ئەرچی ئیدارەی چاکسازیەکەیە چونکە ئیدارەی چاکسازی بۆعدێکی تعاملکردنی مەدەنیە بۆعدەکەی تر تعاملی ئەمنیە چۆن بتوانێت حیمایی مخبر بکە لە ناو ژوورەوەی سزن باش لە حالەتێکدا کە هاریکاری دەکات لەوەی کە زەبتی ئەمن بکە لە ناو چاکسازی باش کاکە شتێکی تر ینی لە ناو گرتوخانەکانە فەرقی زیندانیەک و زیندانیشی ترەکرا هەیە فەرق هەیە ینی برێن بەسە تاسەتنا مەسەرەن ئێستا ئەمە ڕۆژەی چارێکێک تەلەفۆنمان هەبوو 15 خولەک هەر ڕۆژەی ئەمە وەکو زیندانیەک 15 خولەک تەلەفۆنمان هەبوو وە ژووری لێ تەلەفۆنی خۆی لێە وەکو من زیندانە لۆ ئەو تەلەفۆنی لێبی تایبەت لە بۆ خۆی 24 ساعت فریبی لۆ ئەم ڕۆژێ چارێکێک تەلەفۆنی بکەم یان ئیتکە هەیە تەلەفۆنی لە ژوورە بە ڕێزەی 24 ساعت تەلەفۆنەکەشی لە تاوانەکەی قورستریش بێ لە زۆر قورسترە لە ئیمن خراپتر نێ یەک پرسیاری ترکاک تۆ پێشۆی جەنابەت کاک ئەحمەدوتە زەرورەکە کاتێک کە گرتوویەک بەرە بێت بە گوڵ خەڵک پێشوازی لێ بکە پێشۆی بۆیە مەبەستمەیە پرسیاراکەم تۆ جەنابەت پێشۆی بگیریت ینی ئیشێکت هەبوو کارمەندی حکوومەتی بووم ئێستا فەسڵ کراوم وەرم ناگرنەوە وەکو منیش کارمەند لێبوردنی تایبەت بەروە گەڕاوەوە سەر دەوامی خۆی ئەمە حکومت ئەم بەڕێزەی وەرنەگرتو ئەبێ خەڵک چۆنی وەریگرێت چی بکەین چی بکەین فەسڵ کراوە دامەوە هەروەری ناگرنەوە ئەوە شتێکی قانونی ئەوە ئیتر ئەمێتەوە سەر وەکو منیش قانونی هەوو بە لێبوردنی تایبەت بەر بوو ئەستا لەسەر دەوامی خۆیتی ئیوی قانون نەبوو کاک دەرو نەتوانێت ئەو برادرە گەر فەرمانبەرە دەتوانێت هەیئەتێک هەیە لە وەزارەتی داد سەربانجومەنی شورای هەرێمە تایبەتە بە وەرگرتنی سکاڵا و دۆسەی کارمەندانی حکومی هەر سەفتا ئاکریان چی ئەکەوێتە سەر ئیدارەوە هەیئەتە نەخێر بەدڵنیایەوە هەیئەتێکن دادوەرێک و دوو ڕایۆشکارن سەیری ئەو سکاڵایانە دەکەن کە کارمەندی حکومی دەیدا بەڵام لە ئەو دەبێت بۆ ڕوونکردنەوە هەر بۆ بەرچاوڕۆنی لە یاسای ڕێکاری فەرمانبەرانی دەوڵەتی عراقی ئەوە دیاری کراوە کە لە حاڵەتێک ئەگە فەرمانبەرێک تاوانێکی کرد تاوانەکە زیانگەیاندن بوو ینی استغلالی موقعەکەی خۆی کرد بۆ ئەنجامدانی و تاوانە کێشێکی کۆمەڵایەتی ئەو عەز لەبێ من طبیعەتی حەزم لێ نییە زۆر چونکە ڕەنگە بخۆش حەزنەکە چینە زۆر ناوەڕۆکەی دەبێت سەیری قانونەکان کەین چونکە قانون بۆ هەندێک حالات گەڕانەوەی داناوە بەڵام هەندێک حالات هەیە کە ئەو تاوانانە استغلالی وەزیفە و موقعی خۆی کرد بێ ئەوە بۆ حالەتە ناتوانێت بگەڕێتەوە پێڵێن عەزل باشەوەکو جەنابی باسی کرد واسە تاسیری کردوتە سەر گرتوەکانیش ینی گرتوویە کە بەر بێت و واستەی هەبێت ڕەنگە مشکلێ نەبێ وەرگیرێتەوە بەڵام ئەم بەڕێزەر دیارە واستەی نییە چی بکەین کاگاری من پێم وایە ئێمە دەبێت لە کارمەندان و لە بەڕێزانی پۆلیس و لە ئەوانەی کە لە ناو گرتوخانەکانن هەمووی خولی تایبەتیان بۆ بکرێتەوە جارێ فێری ئەو بن چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسە دەکەن ئەو تاکە دەکەن چون هەر کە دەڵێن بڕۆ فلان کەس بێریان دادوەر وەرەقەیەک دەنووسێ بڕۆنجارە هەر 2-3 شەقی تێڵەدەن هەتای بنە لای دادوەر ممکن هیچ تاوانێکی نەبێ منوڵا بە هەڵی گیراوە زۆر فلیمی وا هەیە بۆیە دەبێت بزانێ ئەوەی کە دەچێت بۆ لای مرۆڤە دەبێت بە بەردەوامی ئێمە خۆمان بخینە ئەو شوێنە ئەگەر من تاوانبارێکم یاخود شتێکم ئەنجامدا هەندێک جار مەرز نییە بە مەبەست شتەکە ئەنجام بدەیت هەندێک جار سێرەکەی مەبەستم نییە بەڵامی تر شتەکە دێ لە دەستم وای لێرێ ممکنە لە ماڵی خۆما تووشی شتێک ببم یان گاڵتەیەک لەگەڵ مناڵەکەمەکەم زۆر جار ئەمە هەیە ینی ئەمە بخۆ جۆرێ بەشێکە لە تونوتیژی بەڵام لە دڵسو پێم وانە هیچ باوکو دایکێک مناڵەکەی خۆی ئازار بە واکەی سەرەکەی چاوی کوێرەکەی دەستە چێ بە چاوێ ئەمە ئەگەر ئەو بێ چۆنچۆنی مامەڵی لەگەڵەکە دەبێ بێن ئەمانە هەمووی خول ببینن خولی مرۆڤ بوون خولی ڕێزگرتن لە مرۆڤایەتی چون ئێمە هەتا نەزانی نەبینە مرۆڤ دۆست ناتوانین چاکسازی بکەین لەگەڵ ڕێزم لە هەموو پێگەکانی دەسەڵاتە چون دەبێ بێم ئەوەی کە بۆ خۆم دەمەوێت بۆ خۆ توش بمەوێ ئەوەی کە بۆ تو دەیسەپێنم و ئیجبارەکەم بۆ خۆشم قبولم بێ ئەمە لە کۆمەلگای ئێمە ئەبینرێ نەخێت وەکەوەی کە ئاماژەت پێی کرد هەنێک شوێنەڵی VIPە
وەکەوەی کە لە ریپۆرتەکە بینیمان وای کردوانێ خەڵکار خۆی حەزەکە بچێ بۆ سزنوای لاتوانە خۆش بووە لە دەرەوە خۆشترە ینی خەڵک ئازادی دەرەوەی ناوێت خواخواتی بچێتە گرتوخانەکانی پێ خۆشترە لە ئەڵە هیچ نەبێ خۆخواردنی لێ خۆش نەبێت لە برسان نابرم ئەمانە بوو خۆی کە هەنێک جار پاڵنەرن بۆ شتەکان بۆیە منەڵێم دەبێت کارمەندەکان بە زۆر و بەکەم هەمووی کۆ بکرێنەوە خولی تایبەت خولی ڕێکخستن خولی جارێ بنیادنانەوەی ئەو ڕۆشنبیریە دروست بێ لامان ئەوەیە کە دێ زۆر بەڕێزەوە بەوە مامەڵی لەگەڵ کەوە کاگەحمەدیش باس کرد مەبەستم زیاتر وزارەتی کار نییە ئەمە ئیشی وزارەتی کە پەروەردەیە کتێبی تایبەت دەرکات فێری مناڵ بکات فێرکە گەورابی یەکێک هەڵەیەکی کرد لێ ببووری فێری ڕێزگرتنی لێ بکە فێری لێبوردەی لێ بکە ئێمە کوامە موشانە ممکنە بە هەزارها وشەی جوانمان هەیە ڕۆژێک لە ڕۆژان هیچمان بەکاری نانین کەسێک لەوەکەی تری خۆش نابێ ئەوە تا ئێستا بۆتە بازرگانی خۆی نەفەر دێنێتە ماڵەوە تووشی حادیسەیە کاو پارەیە چاکی لێوەرەگرێ ینی وای لێ هاتووە پاڵنەرێک دروست بووە بۆی کەیتر خەڵکەوە کەسابەتە بۆتە جێی پارە پیاکردن لێدان و کوشتن و سیارە و ئەمە کە چویتە ناو سیمەکەوەک ئەوەی ترەبیتە تاوانبار وەک باسی کە ڕۆژێک بێ 100 ساڵ بێ تو هەر تاوانباری ئەگەر دزێکە دینارێک بێ و 10 میلیۆن دلار بێ هەر دزی بەڵام لە یاسای شەرۆک و دزێک مامەڵەت لەگەڵەکرێ ممکنە هەنێک من یاسا ناسی ممکنە بەس لە ڕووی یاسایی دزێکەوە مادەکەت هەر کۆتریی بردبێ وەگەر میلیۆنی دلار بانکەواتە من بیتە لای دزێک کە بە ملیارها دلاری دزیێ با خۆی تیاچە مناڵەکانی ئەوەی کە ئێستا ئەمڕۆ لەوە زۆربەی زۆری دەسەڵات هەمووی ئەخوا و ئەباو ئەوەی کە فەقیرەکان ئەوەی کە لەسەر نانێک یان نانەوشکێ زۆر بە کورتی بۆ پشگیرێک بۆ قسەکانی کاگاری زۆر ڕاستەکە ینی حاڵەتەکە تەنها لە مؤسسە جێبەجێکارێکە نییە و ئیشی NGO میدیا و هەتا خودی سەقافەشە بۆ تۆ سەری دەستوری ئەمریکاکە ئەمریکا 200 ساڵ پێش ئێستا ڕێگر نەبوو لەوەی کە ئافرەتێک سەرۆکی ئەمریکا بێ ڕەشپێستێک سەرۆک بێ بەڵام 20 ساڵ پێش ئێستا سینەمای ئەمریکی ئیشی لەسەرەوە کرد لە فلیمێکە کە وڵات تووشی ئەزمەیەکە بێ ڕەشپێستێک سەرۆکە دەبینی ئافرەتێک قیادەی وڵاتەکە ئەمە وا لە زیهنیەتی وڵاتی دەکا وردە تا گەیشت ئەوەی کە بالفعل ئێستا خەریک بوو هیلاری ببێ بە سەرۆکی ئەمریکا ڕەشپێستێک دوو دەورەی ئەمریکا بوو بە سەرۆک ینی ئیشەکە تەنها ئیشی مؤسسەیەک نییە و خەڵکەکەی لی پاڵداتەوە نە باش ئەبێ و ئیشێکی دەستە جەمعیەوە باش ئێمە هەڵبەتە باچێک لێ مە خۆمان بخینە جێی بەڕێزێک کە بە تاوانێک ئەگیرین حکومەتەوە تا وەرێ ناگرێتەوە بە گوڵیش پێشوازی و لێ ناکرێ بابزانین خەڵک ینی بۆچوونی واقعی خەڵک چیە بابزانین بۆچوونی دوکانارێک چیە بۆ کەسێک ئەگەر من بە تاوانی دزی گیرا بێتم یا بە تاوانی کوشتن گیرا بێتم بزانم دوکانارێت چیم لەگەڵاڵێ زانم لە دوکانارێکی شاورە گیرین کاگاری باو ڤۆکس پۆپە ببینین فەرمو ئەگەر کەسێک سزادرا بیان سزادراوێک پیاوی کوشت بیان دزی کرد بێ پاشەوە لە سزاکەی سزای خۆی تەواو کرد بێ و لە بەندیخانات بێت دەرەوە تۆ ئامادەی بیکەی بە شاگردی خۆت ناوڵە کاوراک جەزای وەگرت بیان سزادرابی کودێکەمە شاری ینی پاشەوەی کە سزاکەشی وەرگرت بێ سزاکەشی وەگردی تکۆ و تازە جێی متمانە نمایە ئەگەر کەسێک لێرە تێپەڕێت و بیناسی پێشتر پیاوی کوشت بێ یان لەسەر دزی گیرا بێ چۆنی تێڕوانی دیان چۆن سەیری دەکەی هەر بۆ چاوەکەی قەدیم چکە تەبیعەتی تەبعی ما ئەوهایە ئەگە کابرا هەر چەندیش باش بیتەوە و گوستە حەجێ و ینی تۆبەی کرد لە پێش نوێژی بکە بەس هەر لە کەکەی لەسەر دەمنێ وەکو سوتایە چیە نەخێر بۆ کابرا نەفەری کوشتبی هەردێست سەر ڕێی خۆی سەر سکەی خۆی ئەگەر کابرا بە درێژای ئەو ماوەی کە بند کراوە چاک بوو بێتەوە یان قەت چاناکە باوەڕام کەس چاکێت ئەگەر کەسێک تاوانی ئەنجامدا بێ بۆ لەسەر پیاو کوشتن شتێک گیرا بێ پاشان لە زیندان ئازاد کرێت تۆ ئامادی لەگەڵ مامەڵەکەی بیکەیت تۆ شاگردی خۆت ناڵێ بۆ ئیسلاح نەکراوە چاکسازی نەکراوە لە شوێنی خۆی و لە زیندانەکەی وەکو پێویست ناوەڵە بۆ چی ئامادەیەوەی شە بکە بۆچی متمانی پێ ناکەی بیکەیتەوە شاگرد هەر ئۆکارێکە زەلامێک توانی بێتی دەستی بچوت بێتە خوێن نەفرێک چۆن من شتی واقەم دوو ڕۆژکە لەوانەیە چاوەڕوانی شتی خراپتریشی لێ بکەم دزی لەوانەیە زەفەر بە من بەرێک لە جەیە کە پارەم پێ بەدوونکەوێ لە مشتەمەعیمە زیاتر وایە لەوانە شەویستانە لەو ماوەیە کە زیندانی کراوە و سزای خۆی وەگرتووە زۆر لە جاران باشتر بیت بەشەر لەسە کەسەکەی دێم نایە پەندی لێ وەرگرتیا وەری نەگرتیا پەندی لێ وەرگرتی بێەوە دیسانە وشەی ناکاتەوە
پەسپەندیشی وەرنەگرتوی 100 ساڵیش زیندانی بکرێت وێشێدەکان بینی و کاک ئەحمەد وڵای زۆر وەڵامەکان ترسناکەن بەڵێ کاک دەروون وەڵامەکان زۆر ترسناکەن بەداخەوە من پێم وایە پێویستە لە کۆمەلگا ئیشی زۆری لەسەر بکرێت بەستەن ینی پێت باشێ بەڵامەکمان لەسەرەوە کردو زۆر زۆر و شتێکی زۆر خزمەتی مجتەمع کە بەراسی پێم خۆشە فرسەت بدەی بە هەندێک قسە لەسەر ئەو وەڵامانە بکەم ئەو ڕێیانە بکەم بەراسی چاکسازیکردن جیهازێک نییە کە ئەو بەڕێزێک کە بەرامبەرمانە کە لە چاکسازەکان لە زیندان بەر بووە فحسی بکە چاخوە چەند چاکساز بووە وەکو ئەوەی کە جیهازی فحس هەیە بۆ ئەوەی ئەو کەسە مەشروبی خواردۆتەوە یاننا ئەوە چاکسازیکردن شتێکی نسبیە مطلق نییە کەسێک سزاش نەدراوە لە ماڵی خۆیتی و ڕۆژی کاسبی ئەکە و دەوڵەمەندیشە هەر سلوکی سەر لەسەر نییە بۆیە ئێمە بەڕاستی دەبێت تەماشای چاکسازی بکەین کە وەزیفەی تەنها بەڕێوەبەراتێکشی چاکسازی کۆمەڵایەتی نییە بەڵکم وەزیفەی وەزارەتی پەروەردەیە وەزارەتی ئەوقافە کۆمەلگا بەگشتیە واروە ئیعلامەکانە ینی ڕاگەاندەکان زۆر دەوری کاریگەریان هەیە لەسەر ئەوەی ئەگە بتوانن ڕووی چاکسازی بەرەو گەشتر ببن بەڕاستی تەنها ئەوە ماوەتەوە بڵین خەتەرەکە لەوەدایەکە وا ئەکرێت کە بەناومێدی کەسەکان ئەچنەوە ناو کۆمەلگا و ناو ماڵی خۆیان بۆیە من پێم وایە حکوومەت بخۆی بە وەزیفەی خۆی هەڵناستی کێشەی خەڵک چارەسەر ناکە من بۆ بنمونە بینمەوە لە ماوەی 25 ڕۆژ بەس تەنها لە هەرێمە کوردستان لە چوار قورنا 14 کەس بوونە قوربانی لە کێشەیەکی کۆمەڵایەتی هەشتیان مردن ئەوان تریش بریندار لە دەشتی هەولێرێ سێبرا لەسەر یەک کوژران لە دهۆک 7 کەس بوونە قوربانی لە کێشەی کۆمەڵایەتی دوو خێزان پێویستە حکوومەتی هەرێمە کوردستان بە وەزیفە خۆی هەڵبستی کێشە کۆمەڵایەتەکان چارەسەر بکە ئەو کێشانە سەر زەوی جارن وەزارەتی کوشت و کاڵکە وەزارەتی بابەتەگەمە خۆمان بەرنامەی لەسەرەکەین بەڵام من قسەکەم ئەوەیە چکە وەختی بەرنامەکەم کەمە بە کاکە بڵێم ببوورە کاڵێم کاکەمە بەستم ئەوە نیە بەس نازام ناوە کە چی بڵم منەمێ پێت بڵێم جۆت لەو قسانە بوو کە جۆت لە قسەی هاوڵاتیان بوو بەتاکید چیان جوابیتەوە تۆ وڵا دەبیتەمە شاوازعی من کەن مەسەرەن و ئێستا گۆڕایمەوە و دەخینم و ئێستا لە کۆلێژەکەم لە کۆلێژەکان وە لە کۆلێژەکەم ئەهلیە لە بەرەوەی بەڕێزانیان هێر بچمە کۆلێژێکی حکومی بەس ئێستا بەڕاستی گۆڕایمە بەڕاستی چاکساز بوویمە لە بۆ کۆمەلگا تۆ لە سجن چەندێک خوێنت ینی ئەو 4 ساڵە هەر 4 ساڵەکە خوێنت بەرەی هەر 4 سال خوێندم و ئامادەیم لێت تاوا کرد عزم دەکرد بچمە کۆلێژێکی حکومی گوتیان نابی دەبی بچی ئەهلی یعنی لە کۆلێجی حکومیش لە کۆلیژێکی ئەهلی داشکانیان بۆ کردین 150 بڕیاندا کە هاوکاریان بکەن بە ئەوەی درێژە بدەن بخوێن تۆ پەیوەندی بە برادەرەکان کۆ لە تۆژرانی کۆمەڵایەتی لەبێ پەیوەندی بە زریانی وەکۆ بۆ ئەوەی بە دوچون بۆ بکە لەوێش بەردەوام بی ئێمەش بەردەوام من ئێستا بەس عزم لە حکومی بوو گوتیان ناوی بچی حکومی ناکرێت لە حکومی دەتوانی بچی بەشدار بی ئەوان هاوکاریان باش زۆر میهمە باشە با لە تۆ دەست پێ بکەم ینی دواوتەی تۆ چییە چی بە خەڵکەڵی پێشەوەی کە دواوتە بڵێ کە ئەو کاتێک دوومان پێشستا کە لە زینداناتیتە دەرەوە چاوی کۆمەلگە چۆن بوو لەسەرێ بەڕاستی چاوەڕیان دەکرد هەر ئەو کەس سەرڕۆیە بم کە پێش ئەوی بگیرم هەبووم بەڵام خۆشببختانە بخۆم چاکساز کرد خۆم گۆڕی بەرە ینی برێن هەوڵیان لەگەر نەدابم دەستەیەکی لێ لێوێن دەربڕاستی خەمخۆرن لە بۆ ئەو دائێرێ مەسەرەن لە چاکسازی گەورانی هەولێر خەمخۆری ئەو خەڵکەی ناو زیندانن بەڵام هەمووی نا ینی بەشێکن یارمەتی دەری ئەو زیندانیانە دەبن باشە دواوتە و چیە دوا قسە و چییە وڵات دواوتم ئەوەیە کە هیواومە مەسەرەن هەر زیندانێکە ئێستا ئازاد بووە بۆ چاوی سیر بکرێت کە پێشتر هیچ تاوانشی ئەنجام نەدابێت لە بەرەوەی ئەمە سزای خۆمان وەرگرت ئیدی کە ئەوەندێک پێویست بۆ چاکساز بوویمە بەڕاستی بۆ کۆمەلگا لەخوا بەجار سەلامەتی کاک ئەحمەد بە کورتی دواو قسەی تۆ چییە هیوادارم کۆمەلگا بە چاوێکی کەسێکی ئاساییت سەیری ئەو کەسانە بکەن کە لە زیندان کۆتایی بە حکومەکان دێ چکوانش ئینسان و قابلی چاکبوونن و هەروەها دەبێت لێبوردەیی شەبی لە مجتەمع هەر کۆمەلگایەک لێبوردەیی تێدا نەبێ ئەو کۆمەلگا لە بەرێکە لەوەشێتەوە هەمیشە کێشە و مەشاکلی تێدا ئەبی بۆیە من داواکارم لە کۆمەلگا
ولا هەموو ئەو جیهتانێک کە پەیوەنددارن بە چاکسازیکردنی ئینسانەکان لە سیحەتی ئینسانەکان هەوڵ بدەن کە ئەو دیاردەیە نەمینێ و خەڵک چاوەڕوانی ئەوە نەکات کە ئەو کەسە تاوانەکاتەوە بەڵکو وا تەماشای بکەن کە کەسێکی ئاساییە و تێکەڵی ببن دەڕووی کۆمەڵایەتەوە بۆ ئەوەی بۆی کەلانێکم ناماری نکاتەوە. بڵێ کاگای باخسەت وەڵام من ئاواتە خوازم ئێمەی تاک هەمومان بەو چاوەی مرۆڤ دۆستی مرۆڤ ناسی تەماشا یەکتر بکەین تەماشا بکەین هەمومان مرۆڤین هەمان معرەزین بۆی هەڵە بکەین ئەگەر من هەڵەیەکم کرد چۆنی باشە مامەڵەم لەگەڵ بکەن بۆی هەمان مامەڵە لەگەڵ بەرامبەرەکەما بکەمەوە بەڵام زۆریش گرینگە چون دەسەڵاتیش بۆ خۆی بەڕاستی بەخۆی بچێتەوە مەسەلەنەوە کەیسەی باسی کرد ڕێی خۆش بۆ بکە بە پێچەوانەوە بینێرەوە کۆلێژ بڵێەوە لەبەرەوەی چاکسازیت بۆ کرابوویتە کەسێکی ئاسای ڕێی بۆ خۆشکە بۆی کە بزانێ ئیتر کەسێکی کەسی هەیە ینی خۆی بەبێ کەس ڕاستانی حکومت خۆی بەشێک نەبێتەوەی ئەو تەسەڵی هەر بۆ کۆمەڵگەڵێتە حکومت با داشکانشەوە بەڵام هەرە بێ پارە بدە فەقیرە ڕاستە دو قسە پرەنسیپێکی عالەمیەیە کە عراقیش پێ وەرگرتووەویشەوەی کە تاو ڕۆژەی حاکم و دادوەر حکوم دەخوێنێتەوە بەسەرێکەوە ئیدانەیەەکە تاو ڕۆژە و کەسە بەریە لە بەردەم قەزا و کۆمەلگا زۆر جار ئەو مدەتە احتیمالێ ساڵێ بخانێ 6 مانگ بخانێ و کەسەر لە زیندانە دەکرێت مەلەرگای چاکردنی یاساکان هەوڵدەینەوە کەسە لە دەرەوە بێ و زۆر پێویست نەبێت تاوانێکی زۆر گەورە نەبێنی خێنە ناو زیندان و بەدایل ببینینەوە چاو لە وڵاتانی دەوروبەرمانکەین کە چۆن ئێستا هەنگاو دەنێن بۆی کە کەمترین حاڵەت کەسەکە بخەنە زیندان چونکە بە خۆی خستنە زیندانی تاچێکیش کولفەیە لەسەر حکوومەت و بودجە و میزانەیەک دروستەکە ساڵانە بە ملیۆنە دلار لە هەبەست لە هەرێمی کوردستان دەڕوا لە خواردنی سێژەمەی زادران باسی حیمایە و جولک و بەرگ و ئەوانە ناکەم دەبێت ئێمە چاکردنی یاساکان یەکێ بێ هەنگاوانەی کە ئیشی بۆ بکەین و دیوەکەی تری دەمێنێتەوە سەر کۆمەلگا کە ئەوە ئیشی هەمووانە وارێکی لەو بەڕێزانەی کە لە راپۆرتەکە قسەیان کرد خوانە کردە لە هەر لە حەزەیەک معرەزن بێەوەی بێنە دەسەکانی خۆش بێ ببوورە یەک لە من ئەو بەڕێزە کە بەرمودەی کەسێک تەماشا بکەین کە لە ناو چاکسازی بووە کە خۆی ئەلێ من چاکساز بوومە خۆی ئێستا لە کۆلیژ ئەخوێنێ خوێندنی لە ناو چاکسازی تەواو کردوێکی جوان دەبێ نمونەیەکی زۆر جوانە کە کارمەندەکانی چاکسازی کارمەندەکانمان ئیشی باشیان کردووە و ئێمە شانازی خۆش کەسێکی نمونەیمان لە بەرامبەر چاکسازێکی نمونەیەکە ناومانە منیش لە کۆتاییاڵم دەستی ئەوە خۆش بێ ئێمە هەڵبەتە لە بەرنامەی دەروون و دیاردا لە ئەرک و ماندووبوونی هیچ کەسێکەکەم ناکەینەوە بەڵام ئەگەر کەم و کوڕێکەیە بە خۆمان وەزیفێ باز خۆمان چارەسەری نەک لە دەرەوە باس خۆش لە کۆتایی بەرنامەکەڵێم هیوادارم کامە هیوایە کە ڕەنگە هیوای هەمومان بێ لە شاری سلەیمانی شوێنی زیندانێکی گەورەیە سا باخچەی دایکە هیوادارم لە 10 ساڵی ئایندەدا وەک ئەو داتانەی بۆڵندا کە باسمان کرد چەندین زیندانی ترمان لە کوردستانە ببێ بە باخچە و خەڵک هەناسەی پاچێتی هەڵمژێ و هیوادارم کۆمەڵگەش بە چاوێکی ڕێزەوە سەیری ئینسانی بکە کە باجەکەی خۆی ئەیا و سزاکەی خۆی لە زیندان وەرەگرێت کە 4 ساڵ زیندانیکردن لە ناو 4 دیوارە بەدەم ئاسانەوە نمونێکی زیینەوە کە هاتە دەرەوە بە چاوێکی جوانەوە سەیری کات و بە گوڵۆ پێشبازی دەکەن دووبارە سوپاسانەکەم هیوادارم شتێکمان کرد کاتش